بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ و بەیانیتان باش ئاسوودە و کامەران بن. ئەمڕۆ لەگەڵ هاوکارم دانیار نورەدین بە هاوکاری هاوکارانمان لە پەیام لە پرۆگرامی پەیامی ڕۆژ کۆمەڵێک بەگۆ بابەتمان بۆ ئامادە کردوون. ئینشەڵڵا تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێننەوە بۆ هیوایەی جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عەزیز بن. سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان، خۆشحاڵی لە بەیانێکی نوێ لە بەرنامەیەکی نوێدا هاتینەوە خزمەتان. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردن دەخوازین کە بە دڵ و دەروونێکی ئارامەوە گوێویستمان من بۆی کە سوودمەندن لە بابەتەکانی ئەمڕۆمان. بەڵازن خۆشەویستان لە تەوریەکەمی بەرنامەکەماندا باز لەوە دەکەین کە چۆن ئافرەت ببێتە تاکێکی ڕۆشنبیر و کاریگەر لە کۆمەلگادا. باز لەوە دەکەین کە ئایا خودی ئافرەتان خۆیان تا چەند ڕۆڵیان دەبێت لەوەی کە ببنە هەوێنی بەرەو پێشبوونی کۆمەلگا و هەروەها ڕۆشنبیرکردنی خۆیان. و لەم ژانی ئێستادا و لەم کۆمەلگای ئێستادا کە کۆمەلگایەک کە لە دوای ڕۆژ پێشکەوتنەکان ڕوو لە زیادبوون دەکات، تەکنۆلۆژیەکان ڕوو لە زیادبوون دەکەن، تا چەند کاریگەریان هەیە لەوەی کە ئافرەتیش بە هەمان شێوە پێشکەوتن بەخۆی و بینێت و کاریگەریەکی بەرچاوی هەبێت لە کۆمەلگادا. لا تەوری دومی بەرنامەکەشماندا باز لە لێکەوتەکانی زانکۆلاین دەکەین ئەو پێی کە ڕۆژی ڕابردوو زانکۆلاین و خوێندنی باڵا ناوی قوتابیانی لە زانکۆ پەیمانگەکان بڵاو کردەوە. زۆرێک لە مامۆستایانی زانکۆ و قوتابیان گلەی و گازندەیەوە دەکەن کە ڕێخستنێک لەم پرۆژەیەدانی لەم زانکۆلاینەدانیەک بەوەی کە بەشێکی زۆر لە قوتابیان بە نمرەیەکی زۆر بەرز لە هیچ کۆلێژێک وەرنەگیرانەوە بێسەروبەرێکی تێدایە کە وەک قوتابیان باسی دەکەن. گفتوگۆ لەو بارەی دەکەین زانی هۆکارەکان چی وە لێکەوتەکانی زانکۆلاین چییە بەگشتی. بەڵێزان لە پاڵ ئەم بابەتانەشە کۆمەڵێک بیتی و زانیاریمان بۆ ئامادە کردوون. سەرەتاش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوا. هەموو ڕۆژێک ئێمە پێشبینیەکانی کەشوهەوا سیر دەکەین بە مێدیەوەی نیشانەکانی باران بارین هەبێت لێرەوە لە خوای گەورە پاڕینەوە. خوایگیان بارانێکی بەڕەحمەت بنێرێ بۆ نیشتیمان، چونکە ئیتر کاتیەوە هەیەتەوە باران ببارێ وشکە ساڵی بۆی درێژە نەکێشێ، ساڵی داهاتوو وەکو ئەم ساڵیش نەبێتە هۆی وشکە ساڵی و زەرزیان بۆ هاونیشتیمانیان. بابزانین پێشبینیەکانی کەشوهەوا بۆ شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان چەندێک گۆڕانکاری تێدا بەسەرات. بەڵازان و خۆشەویستان لە تەوریەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەبارەوەی کە چۆن ئافرەت ببێتە تاکێکی ڕۆشنبیر بۆ ببێتە تاکێک لە کۆمەلگادا کاریگەری و دەنگێکی دلێری هەبێ. گفتوگۆ دەکەین لەو بارە لەگەڵ میوانەکەمان بەڕێز هودا حەوێزی ڕاگەیاندکارکە لە پارێزگای هەولێر و لەگەڵمانە. خات ودا سڵاوی خوا لێبێت و سپاس بۆم دەرفەتە. سڵاوی خوا لە ئێوەش، سڵاوێک کە لەگەڵ هاتنی ناوی خوددادا دڵەکان و ڕۆحمان ئاودام بکاتەوە. زۆر سپاس. خاتوودا گەلەوە دەست پێ بکەین لە کۆمەلگادا با لە کۆمەلگای کوردیەوە دەست پێ بکەین ئافرەتان تا چەند ڕۆڵ و کاریگەریان دەبێت لەوەی کە ببنە هەوێنی پێشکەوتنی کۆمەلگا. بێگومان ڕۆڵ و کاریگەری چێکدار زۆریان هەیە. ئەگەر بێت و ئێمە سەیری هەموو ئەو شۆڕشە مەزنانەکەین کە هەبووە
سەرەتا خاڵی یەکەم لەلایەن خانمانەوە بووە ئەگەر بێت و پیاوێک تاوەکو ئێستا سەرکەوتوو بێ پلەیەکی مەزنی کۆمەڵگای بەدەستێنابێت ئەوە بێگومان خانمێک لە پشتەوە هەبووە کە توانیوتی ئەم شۆڕشە دروستکە خانمانیش لەناو کۆمەڵگەدا پلە و هێزی خۆیان هەیە تەنها ئەگەر بێت و برۆ بۆ توانایی خۆیان بدەن. زۆر باشە خاتە هودا ئەمانەوێت قسە و باس لەسەرەوە بکەین ئافرەت لە کۆمەلگای کوردیا ئافرەتێک ڕۆشنبیر بێت بێگومان ڕاستەخۆ کاریگەریشی دەبێت چکە ئافرەتان دایکن هیچ باوکێک هێندەی دایک ناتوانێت کاریگەر بێت لە کۆتایە خوشکی گەورەیە یاخود خانمێکی ماڵە بە شێوازێکی گشتی دەمەوێت سەرنجی بەڕێزت بزانین ئەگەر بێت و خانمێک جا لە هەر پێگەیەکی کۆمەڵایەتی هەبێ ئاستی ڕۆشنبیری بەرز بێت تا چەند کاریگەرتر دەبێت ڕاستەوخۆ بۆ ئەوەی کۆمەلگاش ڕۆشنبیر بکات یا هەر هیچ ئەو چواردەورەی دەوروبەری خۆی بە شێوازێکی زۆر باشتر پەروەردە بکات. بێگومان ڕۆڵ و گرنگی خانما لەناو کۆمەڵگەدا ئەگەر بێت پلێک و هێزێکی هەبێت لەناو کۆمەڵگەدا ئەویش ئەو ڕۆشنبیرەیە کە بتوانێت سەرەتا لە ڕێگەی ئەو ڕۆشنبیرەیە خزمەت بە خودی خۆی دەکات و لە پاشە دەتوانێت خزمەت بە دەوروبەرەکەی بکە واتە خودی ڕۆشنبیری بۆ خانمان زۆر گرنگە ئەگەر بێت تو ئێمە بمانەوە هێزێک لەناو کۆمەڵگەدا بجۆڵێنی سەرەتا دەبێت لەلایەن خانمانەوە خانم ئەمیش خانمانش لەناو کۆمەڵگەدا دەتوانێت هێز و پلەیەکی هەبێت لەناو کۆمەڵگەدا لە ڕێگەی ڕۆشنبیریەوە ئەویش سەرەتا دەتوانێت برەو بەتوانێت خۆیدا وەکو خانمێکی سەرکردە لەگەڵ خۆیدا دواتر لەناو ماڵەکەی خۆیدا اینجا دواتر دەچینە ناو ژینگەی دەرەوە کە گەر بێت و خوێندکارە ئەمە دەتوانێت بێ خانمێکی سەرکەوت بێتە خوێندکارێکی سەرکەوتو هیچ کاتێک ئەگەر بێت و ئێمە گرنگی بە خانمان بدەین دڵنیاین کە خانمە دەتوانن پێگە و ڕۆڵی هێزی خۆیان هەبێ سەرەتا بێ خودی خانمەکە بۆ خۆی ئەم هێز و پلەی هەبێ اینجا لە دواتر بتوانێت هەنگاو بە هەنگاو بەرەو پلەکانی خۆی بڕوە ئێمە هیچ کاتێک ئەوە لێیاد نەکەین ئەگەر بێت و ئێستا ئەگەر ئێمە هەین بەهۆی خانمێک و لێرە هەین بەهۆی ئەوەی کە پشت و پەنای خانمێکمان هەیە هەمومان لەلایەن خۆمانەوە ئێستا ئێمە ئەو کەسین کە بەهۆی پشتگیری خانمێکەوە لێرەی زۆر باش خاتوودا لەگەڵ ئەمانەشدا کە دواتر باز لە خێزان دەکەین و کاریگەری دەبێتەوەی کە ئافرەتێکی ڕۆشنبیر بێتە ئاراوە خودی ئافرەتان خۆیان تا چەند ڕۆڵی ئەویان هەیە کە ڕۆشنبیر ببن و کاریگەریانە بێت لە کۆمەلگادا زۆرێک لە ئافرەتان خودی خۆیان باز لەوە دەکەن کە ئافرەتان خۆیانن ناتوانن پێشکەوتن بە خۆیان و بین یاخود ڕۆشنبیر بن لە کۆمەلگادا دەستخۆش بێگومان تا حەدێکی زۆر بەداخۆ کە ئەمە وایە وەکو بیربۆچوونێک لەناو ئێمە بەڵاو بۆتە کەلتور بەڵام ئێمە گەر بێت و بەدیوێکی ئەرێنی لەمە بڕوانین خانمان دەتوانن کاریگەری گەورە دروستکەن یەکەم شت ئەوەی کە سەرەتا ئەم خانمە بتوانێت متمانەی بەخۆی بێت دووهەم ئینجا دواتر بتوانێت هەنگاو بە هەنگاو بەرەو ڕۆشنبیری بڕوە چکە ئەگەر بێت و ئەم خانمە هێز و هیچ متمانەیەکی بەخۆی نەبێت ناتوانێت ببێتە ئەو خانمەیە کە شوێنپەنجەیەکی هەبێت لەناو کۆمەڵگەدا ئێمە با هیچ کە ئەوە لەیاد نەکەین مەرجێت تۆ تەنها لە دەرەوە شوێنپەنجەت هەبێت بە پێچاوانەوە سەرەتا تۆ وەرە لەگەڵ خودی خۆت ئینجا بۆ ماڵەوە ئینجا بۆ ژینگەی دەرەوە ئینجا دەتوانێت ببێتە ئەو خانمەی کە پێویستە بەداخۆکەم بیربۆچوونە هەیە کە خانمان ناتوانن هێزیان هەبێت لەناو کۆمەڵگەدا بەڵام دڵنیات دەکەمەوە کە خانمان دەتوانن هێزی گەوریان هەبێت بە پشتیوانی ئەم بەڵگانی کە لە ژێر دەستی منە ئەسمای کچی یەزدی ئەنساریمان هەیە کە من نمونانە دێهێنمە وەکو هێزێکە بۆ خانمان ئەسمای کچی یەزدی ئەنساری یەکەم خانم بووە کە بۆتە نوێنەری خانمان بۆ لای پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دووهەم زمرد خاتونمان هەیە کە توانیوێتی یەکەم نەخۆشخانەی سەربازی دروستکە دەی ئەگەر ئێمە بەراوردی ئەم سەردەمی مێژووی ئیسلام و بەراوردی ئێستا بکەین کام لەمانە بەهێزترن کام لەمانە توانیوێتی پێگەیەکی گەورە بۆ خۆی دروستکە ئەو وتەیە کە سەرەتا بەڕێز باس کرد خانمان ڕەنگە ڕۆشنبیر نەبن ڕەنگە توانایەکیان لەبێ ئەمە کللتور و کۆمەڵگە دروست کردووە ئەگەنە خودی ئەم خانمە زۆر بەهێزە بە جۆری ئەم بەڵگە ئاینانەی کە هەمانە ئێمە هیچ کاتێک نمونەیەکی کوڕ دێهێنمەوە ئێمە فاتیمەت فەحریمان هەیە کە لە مێژووی ئیسلامیدا ناوی هەیە کە ئەم یەکەم کەس بۆ کە زانکۆی دروست کردووە کاتێک کەسێک یاخود خۆمان لە زانکۆ دەخوێنین هەڵبەت شانازێکە نەک تەنها بۆ خودی خۆمان بەڵکو بەنێو ماڵەکەمان بۆ نێو خزم و کەسوکار دەڵێ با بڵێن هوداوا لە زانکۆ دەخوێنێ ئەمە وەکو شتێکی تایبەت وەکو ڕۆشنبیریە بەڵام ئێمە بگەڕێنەوەکەوە خانمان ئەمە لە ژێردەستی خانمێکە ئەو هەموو زانکۆی کە ئێستا دروست دەکرێ و بەبەردەوامی تەڵەبەی تێدا دەخوێنێ ئەمە سەرەتا یەکەم زانکۆ کە دروستکرا لە ژێردەستی خاتوو فاتیمەت فەحری بووە کە توانویەتی ئەم شۆڕشە گەورە و مەزنە بکە ئێمە دەتوانین کە ئەم کللتوری کە هەیە کە بە چاوی چتر سەیری خانمان بکەن بە چاوی لاواز بە چاوی جەستە بە کۆمەڵێک مەسلحات و بەرژەوندی کاتی
خودی ئەم خانمە دەتوانێت خۆی برەوە بە تواناکانی خۆی بدا لە دواتردا باز دەوە دەکەن کە خانم چی بکە بۆی کە ڕۆشنبیر بێ بۆ ئەوەی کە ببێتە تاکێکی سەرکەوت و خانمێکی ڕۆشنبیر لە ناو کۆمەڵگەدا. کەواتە خانمان چی بکەن بۆی ببنە خانمێکی ڕۆشنبیر چونکە ڕەنگە ئێستا کۆمەڵی خانم لە ماڵەوە بن هەمانە خوێنەوارە بەڵام دەرفەتی کاری نیە هەشمانە خوێنەواری شەو دەرفەتی کاریشی هەیە بەڵام وەکو تەنها لە چوارچەوەی کارەکەی خۆیان پێی وایە کە ئەمە ئیتر تەواو دەبێ هەر ئەمەندە هەوڵ بدا ئەمەندە توانە بەکاربێنێت لەم بواری خۆیان بەسێتی یعنی لە کۆتاییە با خوێنەواری و معریفە جیاکەینەوە ڕۆڵگێڕان و خوێنەواربوون و خوێندنەوە جیابکەینەوە ئەگەر خانمێک ئێستا لە ماڵەوە دانیشت بێ گوێ لە بەڕێزت بێ کە ڕەنگە وەزیفەیەکی نەبێ یاخود خانمێک وەزیفەیەکی هەیە و بێوێ کاریگەرتر بێ ئەنێ پۆلێنێکیان بکەین خانمان بەگشتی و وەروە بە تایبەتیش لە بابەتە جیاوازەکانە چی بکەن بتوانن ئاستی ڕۆشنبیری معریفە وهروەها جیهانبینی خۆیان فراوان بکەن. دەستخۆش پرسیارێکی جوان ڕژان یەکەمشە زۆر جار کاتێک کە ئێمە باس لە ڕۆشنبیری خانمان دەکەین خانمان پیان وایە دەڵێن نەخێر تەنها ئەوانەی کە لە دەرەوەن لە دەرەوە کار دەکەن دەبێت تەنها ئەوان ڕۆشنبیر بن نەخێر ئەسڵان بنچینێ سەرەکی ڕۆشنبیری دەبێت لە ناو خێزان دەبێت لە لای دایک خوشک لە لای ئەمانەوە سەر هەڵ بدا یەکەم هەنگاوەکانی خودی ڕۆشنبیرکردن بۆ سەرجەم ئەو خانمانەی کە لە ماڵەوە یاخود ئەوانەی کە لە دەرەوە شکار دەکەن زۆر جار بە ئەو بابەتش باس کەم زۆر جار کاتێک کە خانما لە ناو ماڵەوە کار دەکەن پیان وایە نابێ بخوێنەوە نازانم چی و بابەتانە خانمێک کاتێک کە دەخوێنێتەوە ئەگەر بێت و لە دەرەوە شکار نەکە خانمەکە خۆی لە خۆیدا لە ماڵەوە کارێکی هەیە با بڵێن چش لەرێنەرێکی بتوانێت دیزاینەرێکی بتوانێت خۆی دەزانێت کە تەپڵەک یاخود مێز خۆی لەکوێ دابنێ ئێوە خودی ئەمانە هەمووی بەهروتوانەیە چی بەهێزە بەڵام یەکەم شت بۆ ئەم خانمە ئەزیز و خۆشەویستانە ئەوانەی کە لە ماڵەوە و هەم بۆ ئەوانەی کە لە دەرەوەشن ئەگەر بێت و تۆ بخوێنیتەوە دڵنیا بە تۆ دەبیتە تاکێکی جیاوازتر هیچ کاتێک ئێمە ئەوە لە یاد نەکەین پێگە و ڕۆڵی خوێندنەوە لە یاد نەکەین قسەیەکی زۆر جوانی زانایان هەیە دەڵێ ئەو کەسەی نەخوێنێتەوە ئەوە تەنها بەجەستە زیندووە بێگومان وایە تۆگە نەخوێنی تۆ بەردەوام وشە دووبارەکانی کۆمەلگا بەردەوام وش کەسێکی تەقلیدی و کۆپی دەبی کەسێکی لاسایی کێرەوە دەبی کە ئەمەش لە ناو کۆمەڵگەدا باوە بەڵام کە تۆ گەر خوێنتەوە ئەوە جیاوازتر دەبی خاڵی دووهەم هەوڵ بدە لە ڕێگەی ئەو خوێندنەوەی کە هاتە سەرەتا خۆت پڕ بەهێز و پڕ متمانە بکە بەوەی کە ببیتە خانمێکی ڕۆشنبیر لە ناو کۆمەڵگەدا سێهەم ئامانجێکی گرنگت هەبێ ئەگەر تو تەنها لە ماڵی ئەوە ئامانجت هەبێ کە منداڵەکەت پەروەردە بکەیت بتوانی پارێزگاری لە ماڵ و خێزانەکەی خۆ بکەیت ئەگەر لە دەورە کار دەکەی بتوانین ببیتە تاکێکی ڕۆشنبیر لە ناو کۆمەڵگەدا خاڵی چوارەممان هەیە هەوڵ بدە کاتێک کە لە دەرەوەی هاوکاری خانمانی تر بکە ئەمە پێگەیەکی زۆر سەرەکی دەبێت ڕۆڵێکی زۆر گرنگ و سەرەکی دەبێت بۆ توی خانم کات بزاد لە ڕۆشنبیرێکی خۆت هەوڵ دەدەی بۆی کە خانمانی تریش ڕۆشنبیر بکەین ئێمە هیچ کاتێک ئەوە لە یاد نەکەین کاتێک کە خانمێک هەوڵ دەدا خانمێک شتر بەرەو پێش بە سەرتا خودی خۆی پێگەورەتر دەبێت ئەو شتە لەناو ئێمەدا هەیە زۆر جا دەگوترێ خانمانی کورد کە هاوکاری خانمانی تر نابن تا حدێک ئەمە هەیە بەڵام ئێمە من ڕوو لە خانمان ڕۆ لە کچان و ژنانی کوردستان دەکەم کە پێیان دەڵێن هەمومان وەک خانمێک کە بوونمان هەیە وەکو بازنەیەک وای ئەگەر بێت و هەرێک لە ئێمە لە نێو ئەو بازنەیەدا بترازێ هاوکاری یەکتر نەبێ ڕقمان هەبێت بەرامبەر بە یەکتری حەسادەتمان هەبێت دووڕوویمان هەبێت ببورن کەم قسێش دەکەم دووڕوویمان هەبێت بەرامبەر یەکتری بێگومان ئێستا ئەو ژنگەی کە خانمان هەیتیان بەرامبەر بە یەکتری ئەم ژنگەیە هەر بەردەوام دەبێت ئێمە بۆچی لێرەین بۆچیان بەرنامەیەمان کردووە دەمانەوێت ئەم بازنەی وەک خۆ لێ بێتەوە ببێتە بازنەیەکی ڕێک خانمان دەستی یەکتری بگرێت لە هەرچ زۆرە دینی و ئایدۆلۆژیایەکی سەربەچە هەرچ مەزهەبێکی گرنگ ئەوەیە ئێمەی خانمان یەکتر بگرێت لەو پەیامێک کێ لەگەڵ یەکتری دەبی هەم ئەمەش کا پێغەمبەری خوددا محەممەد صلی الله عليه وسلم فێرمان دەکا کە هیچ کاتێک جیاوازی نەکەی زۆر باشە خاتوودا ئەم پاڵپشتیکردنی یەکترە و یەکتر قوبوڵ نەکردنە کە هەندێک جار هەیە لە نێو ئافرەتاندا کە یاخود نەبوونی متمانە لە نێو ئافرەتاندا لە نێوان خۆیاندا بوونی هەیە ئەمە بۆچی دەگەڕێتەوە بۆ نمونە لە کاتی هەڵبژاردنەکاندا زۆرێک لە ئافرەتان دەنگ نادەن بەکانیدا ئافرەتەکانی دیکەوە ئەمە ئایا بێمتمانە یاخود هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە کە بەم شێوازن دەستخۆش یەکەم هۆکارەکەی بێمتمانەی دەگەڕێنەوە بۆ خودی و خانمێک کە خۆی کاندید کردووە ڕەنگە بەپی پێویست ڕۆڵی سەرەکی نەجێڕابێت ڕاستە ڕەنگە تەنها لە شارێک لە قەزایەک لە گەڕێک ڕۆڵێکی هەبێت بەڵام ئەم خانمە دەبێت گەورەتر و فراوانتر بیر بکاتەوە کە بۆ هەوڵ بدە بە شێوازێکی گشتی کار بکە دووهەم شتیش ئەوە کلتورە بەداخەوە کە ئەمە دروست کردووە سێر بکەین هەندێک پندمان هەیە لە ناو کورداوەریدا دەگوترێت نمونەی سەدەها پەندی کوردیمان هەیە کە ئەم پندانە هەمویان
با بڵێن هێرش بۆ خانمادەم کە خانمان بەلاوەزدادێنین و پیاوان بە بەهێز دادێنێ ئێمە مەبەستی سەرێکیمان باس ئێمە دەمانێت ئەوە بکەین کە هەندێک وشە و مەسەڵح دەستەواژە هەیە لە ناو کوردیدا ئەمە بۆتە هۆکارەوەی کە خانمان متمانیان بە خانمان نامێنێت کاتێک کە خانمەکە لە ژنگەی ماڵەوە گوێی لەوە دەبێت کە وشەیەکی ناخۆش و زبر بەرامبەر بە خانمەکە بەکاردەهێنرێت حتمەن کاتێکە و خانمە دەچێتە دەرەوە متمانی بە خانمانی تر نابێت خاڵی سێ هەموو گرنگترین ئەگەر بێت و خودی ئەم خانمە ڕۆشن دووبارە دەگەڕێن و سەربابەت و گرنگی و ڕۆشنبیری ئەگەر خانمە ڕۆشنبیری بێت تێدەگا کە ئەگەر بێت و ئەم کەسە بچێتە پلەیەکی بەرەو پێشتر خانمێک بچێتە پلەیەکی دەسەڵات دڵنیا بە کە سوودی بۆ خانمە هەیە چونکە لە دوجار بڵێ و نەڵێ کاتێککە دوو خانم لەگەڵی تردا دەنیشن جیاواز لەگەڵەوەی کە لەگە کەسێکی تردا ڕەگەزی بەرامبەر دادەنیشی حتممە خانمەکە زیاتر لی تێدەگات. خاتۆدا دەمێ یعنی باسمان لە کللتور کرد ئەم کللتورە کەی دروست بۆ چۆن دروزۆ یعنی من دەمێت سەرنجی بەڕێزت بزانم ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی کورد لە مادانای کچی ئاستیاگی پادشای مادیەوە بۆ جیهانارای حاکمی پاوە دوایی وەرەوە بۆ عادیلەخانی هەڵەبجە یاخود حەبسەخانی نەقیب لە سلێمانی یاخود لە شەید لەیلا قاسم لە هەولێر کە ئەمانە هەر لەناو ئەم کللتورە بوون ڕۆڵیان هەبوو لە باکووری کوردستان دەیان ئافرەتی بەرز و بەتوانامان هەیە لەیلا بەدرخان لەیلازانە کۆمەڵێکی زۆر لە بواری سیاسی لە بواری دەسەڵات ڕۆڵیان هەبووە ئەم کللتورە بۆ دروست بووە یعنی من دەمێت سەرنجێکی تریش هەر بە درێژکراوێن بابەتە بزانم تەنانەت ئێستاکە دەچیتە تازیەکەوە دادەنیشی ئافرەتێک بە ئافرەتێک دەڵێ بەدایکی کوڕانبی کوڕەکانی خۆشبن یعنی وەکوی ئافرەتەکە سەد کچیشی هەبێر مۆزوع نەبێ ئەم زۆڵما کۆمەلگا لە ئێوەی دەکا یا خۆتان لە خۆتانی دەکەن یان ئەم بانگراوەندە لەکوێوە دروست و کەیدی ئافرەت دەبێت ئەوەندە پاشخشێ بکات. دەست خۆش ئەگەر ئێمە باز لە خاڵەکەم کەم باسمە لە بێژوو ئانی پیرۆزی ئیسلام کرد کە چەندە بە گەورەی و چەندە بە ڕێزی ڕوانی وەتە خانمان کەواتە لە ئایندا هیچ کاتێک جیاتی بەرامبەر بە خانمان نییە دەگەڕێنە بۆ خاڵی دووەم کە باسمان لە کللتور کرد ئێمە لەناو کووردە چەندین نمونەی جوانی لە خانمانمان هەیە لەیلا قاسممان هەیە کە توانی وتی یەکەم خانم بووکە هەم لەسەر ئاسی کوردستان هەم لەسەر ئاسی عراق توانی شۆڕشێکی گەورە بەرپاکە ئەوی شۆڕشی ئازادی بوو شۆڕشی قەڵم بوو کاتێککە گەیشتە دەمێ بە کورتی بازەوە بکەم کاتێککە گەیشتە پەتی بەردەم پەتی سێدارەکان بەعسیەکان پێیان گوت لەیلا ئێمە داوا دێ دەکەین کەوا تەنها پەشیمان بۆ ئێمە ڕزگارت دەکەیت لەیلا قاسم بۆ شازە وەڵامیدا گوتی ئەگەر بە مردنی من هەزارەها کورد لە خەوی نەزانی و شیار بێتەوە دەبا من بمرم کەواتە لێرەدا شۆڕشی گەوری خانمان دروست بوو لە دواتردا ئێمە نمونی عادیلە خانمان هەیە کە ئەو خانمە توانیوتی شورای هەبێ واتە وەکو با بڵێن وەکو دادگاکانی ئێستا بەڵام ئەو دادگایان ناکە لەو سەردەمە ئێستادا بە نادادی پەیڕەو دەکات لێلا باڵێن عادیلە خانم یەکەم کەس وە کە توانیوەتی دادگا دروستکە لەسەر ئاستی کوردستان ئەمانە و هەزارەهانی نمونەتیرمان هەیە مەسوورەخانی ئەردەڵانمان هەیە کە توانیوتی مێژوو ئەردەڵان بنووسێتەوە کە هەتاوەکو ئێستا بە با بڵێن بێکەم خانم دادەدرێ لەسەر ئاستی کوردستان کە توانیوتی مێژوو بنووسێتەوە کە هەزارەها بەیدە شعری لە دوای خۆزی هێشتووە هەزارەها بسیار هەزارەها وەڵامی بۆ ئێمە بەزێ هێشتووە ئەم کولتورە پاک و ڕەسەنەی ڕابردووە کە ماوەتەوە بەڵام ئێستا سیرکە خانمان بە تایبەت لە سوشیال میدیادا کاتێک دەڕبانێتە خانمان بە شێوازێکی نادروست جلی لەبەرە بە شێوازێکی نادروست قسە دەکا ئەمە کاریگەری لەسەر ئەو خانمە دەبێت تەنانەت ئەمە کاریگەری لەسەر دایک و باوک لەسەر هاوسەرەکەی دەبێت کە متمانی بەو خانمە نەبێت کاتی دەچێتە ناو کۆمەڵگە کێشی سەرەکی هەر سەر ئەوەیە کە ئێمە خۆمان ڕۆڵمان هەبوو بۆی کە ئەمە دروستکەین لەناو زۆربەی هەر زۆربەی شوێنەکاندا کاتێککە کەسێکمان لەگەڵە خانمێکە دەمانەوێت هاوکاری نابین بە پێچەوانەوە دژی دەبین ئەمە هاوکارە بۆی کە خۆمان بۆ خۆمان ئەم چەند دەستەواژن نادادی با بڵێن ناڕاستە و بە شازێکی ناڕاستە خۆ بەرامبەر بە یەکتری بەکاردەهێنین کەواتە کولتورە جوان و ڕەسەنەکەی ڕابردوومان وەک خۆیەتی هەر بە گەورەی ڕوانیوێتە خانمە بەڵام لە ئێستادا بەتایبەت لە سەردەمی سۆشیال میدیادا ئەمە هۆکارێکی سەرێکە بۆی کە خودی خانمان بەرامبەر بە یەکتری ئەم ژینگە خراپ و ناشرنە بەرامبەر بە یەکتریان هەبێت زۆر باشە خات و دابا لە کۆمەڵگادا بینە دەرەوە بینەوە ناو خودی خێزانەکان ڕۆشنبیری ئافرەت تا چەند گرنگە لە نێو خودی خێزانەکاندا بۆ نمونە دەچیتە ماڵێکەوە یعنی هەر بە هەڵسوکەوت و بە تەعاملکردنی و ئافرەتە دەزانی کە ئەمە ئافرەتێکی ڕۆشنبیرە یاخود لە کەسێکی دیکە دەبینین یان لە بە منداڵەکەی دەزانی یاخود تەعاملکردن لەگەڵ هاوسەرەکەی لەگەڵ منداڵەکەی دەزانی کە ئەمە ڕۆشنبیرێکی وای نییە
تا چەند گرنگە خودی ئافرەتان لە خێزانەوە ڕۆشنبیری دروست بکەن دواتر کاریگەریانە بێت لەسەر کۆمەلگا. دەستخۆش ئێمە هەمومان کاتێک کە لێرێن من لە هەولێر بەڕێستان لە سولەیمانی هاوڕانی پشکامێرە هەمومان کە لێرەین لە ماڵێکدا پەروەردە کراوین کەواتە من باز لە ڕۆڵ و گرنگی خانمان دەکەم باز لە ڕۆڵ و گرنگی دایک کچان دەکەم ئەگەر بێت و ئەم کاتێکە لە ماڵەوە ئەم دایکە بخوێنێتەوە دڵنیا بە من سەدانەوەت کاریگەری لەسەر ئەم کچەش دەبێت کە هەم لە داهاتوودا ئەم کچە بخوێنێتەوە بتوانێت خاوەن ئامانجە بتوانێت خاوەن پلە و پایەکی گرنگ لەناو کۆمەلگا دەبێت سێ کە ئێمە کاتێکە باز لە ڕۆشنبیری خانمان دەکەێت بە تایبەت لەناو خێزاندا کاتێککە دەچستنە ئەو ماڵە ژنگەیەکی جیاواسێ ژنگەیەک دوورە لە زەم و زەمکاری ژنگەیەکە دوورە لە ناشنکردنی یەکتری دادەنیشن باسی کتێبێک دەکەین دادەنیشن باسی کتێبێکی نوێ دەکەین ئەرێ ئەمڕۆ چ بابەتێکی لەسەر کتێب ئەمڕۆ بچین بۆ کام کتێبخانە کەواتە لێرەدا ئەگەر بێت و خانمان ڕۆشنبیر بن بە تایبەت دایک من باز لە ڕۆڵ و گرنگی دایک دەکەم باز لە ڕۆڵی خوشک دەکەم ئەگەر بێت و ڕۆشنبیر بن دڵنیا بە تۆ نەک خۆدی خۆت تۆ لە ماڵەکەی خۆتدا شۆڕشێکی گەورە دروست کردووە ئێمە ئەوە لات نەکەین کە هیچ کاتێک ئێمە ناتوانین شۆڕش لە دەرەوە بەرپا بکەین تاوەکو لە نێو ماڵەکەی خۆماندا شۆڕشی کتێب شۆڕشی زانست و شۆڕشی قەڵم و ئازادی بەرپا نەکەین. خات هودا من دەمەوێت سەرنجی بەڕێزت وەرگرم لەسەر ڕۆڵی ڕێکخراوەکان زۆر جار دەبینین ڕێکخراویەکانی ژنان یا خۆداوانی پەیوەندیدار بە مافەی مرۆڤ ئەوەندەی بیر لەوە بکەنەوە خانمان ڕۆشنبیر بکەن مافەکانیان ئەرکەکانیان بۆ ڕوون بکەنەوە دێن سیراعێک دروستەکەن لە نێوان پیا و ژنان وەکو ئەوەی مافی ئافرەتان لای پیاوان زۆد کرابێ لە کۆتاییە با ئافرەت لە فۆرمی ئافرەتیا بێ و پیاویش لە فۆرمی پیاوەتیا بێ هەردووکمان مرۆڤین ئەرک و ماف و با بڵێن واجباتی وەکو یەکمان هەیە بە جیاوازی فۆرمەکانەوە تا چەند گرینگە ئێمە کار لەسەرەوە بکەین یاخۆ ڕێکخراوەکان کار لەسەرەوە بکەن خانمان وشار بکەنەوە خانمان ڕۆشن فکر بکەن ڕەنگە خانمێکی دی توانای خوێندنەوەی نەبێت بەڵام هەر دەکرێت معریفی بێ خۆی توانای معریفیەکی باشێ بێ بە ئەزمون بێ گرنگیدان بەم بابەتانە ئیدی جا لە ڕێگەی مێدیاوە بێ لە ڕێگەی خوێندنەوە بێ نووسین بێ سەردانکردن بێ کە کۆمەلگا بە خۆداچوونەوەیەک بە خۆیدا ببینێ ئامانجەکان بە باشی بگەێنرێن. دەستخۆشە سەرتا دەباس لە ئاین کرد بێگومان من دەمێ زۆر بە کورتێمە بۆ بینەرانی بیسەران ڕوونکەمەوە کە ئێمە هەم ژنان هەم پیاوان لە ئاینی پیرۆزدا یەکسانی بەڵام تەنها پیاوان بە یەک پلە لە خانمان ڕەنگە پلێکیان بەرزتر بێ ئەویش لە ڕووی ئەرکی دەرەوەیە چکە پیاوان ئەرکی دەرەوە دەکەن بزاد لە بەخێوکردن و پەروەردەکردنی ماڵ و منداڵەکان و پارێزگاریکردن لە خێزانەکانیە واتە پیاوان تەنها بە پلێک لە ئافرەتان بەرزترن ئەویش تەنها لە ڕووی کارکردنەوەیە. لە دواتردا باس لە ڕۆڵی ڕێکخراوەکان کرد من زۆر بە کورتی باسی ئەزمموی خۆم دەکەم ماوەک بەر لێسا لە خولێک بووم داوام ئەوە کرد کە هەر خانمان چەند خانم ئێمە لەو خولەداین تکا دەکەم دساکانیان سەیری بکەن لە شوون مەیکاپەکەیان ماکیاژەکان لەگەڵیدا کتێبێک هەیە ئەو بەڕێوەران ئەو کەسانی کە ئەم پانێڵە یاخود ئەم خولیان بەڕێو دەبن هەمویان هێریشیان کرد گوتیان چۆن دەبێ پرسیارە بکەیت سیرکە کەواتە لێرەدا ڕۆڵی بەشک من باس لە بەشێکیان دەکەم هەمویانە ڕۆڵی بەشێکیان تەنها هەوڵدانە بۆ ئەوەی کە بتوانن بە شێوازێکی ناڕاستەخۆ و کاریگەری لەسەر عەقڵی تۆ بکەن بۆی کە ببیتە تاکێکی کۆپی تاکێکی لاسایکەرەوە ببیتە کۆلەی عەقڵ و یاخود کۆلەی ئامانجەکانی ئەوان ئەمە دواتر خاڵی سێهەمت باس کرد کە ئەگەر بێت و ڕێکخراوەکان بە تایبەت لە ئێستادا بتوانن گرنگی بە خانمان بدەن ڕاستە خانمەکە ڕەنگە نەتوانێت بخوێنێتەوە بە هۆی کار پیشەخوا نەخواستە بە هۆی نەخۆشیە بە هۆی قەرباڵغی و ماڵ و منداڵ و میوان ئەمە ڕاستە ئەمەش زۆرێکە خودی خۆی کاتێکم خانمە خزمەت بەمانە دەکە ئەمەش ئامانجێکی گەورەیە هەم لە ڕووی دین هەم لە ڕووی خودی کۆمەڵایەتی بوونی ئەم خانمەوە. خاڵی دووهەممان هەیە کە باست لەو کرد کە ڕەنگە خانمە نەخوێنێتەوە ڕاستە بەڵام بە تایبەت لە سەردەمی ئێستادا کە سەردەمی تۆڕە کۆمەڵایەتەکانە خۆم خانمە دەتوانێت لە ڕێگەی کتێبی دەنجەوە کاتێکە چێشتەکە لێ دەنێت کاتێکە خەریکی پاکردنی ناوماڵەکەیە یوتیوبەکەی بکاتەوە جێ لە کتێبێکی دەنگی بگیرێ خۆی ئەمەش کتێب خوێندنەوەی بەڵام تۆ جۆلی ڕادەگری لە هەمە کاتیشدا ڕۆشنبیرێکی گەورەت پێشکەش دەکات. زۆر باشە خات و لێرەدا ڕۆڵی پیاوان چییە کە تا چەند گرنگەوە تا چەند کاریگەری دەبێت باوکان و دایکان و خۆمان کە هەمیشە پاڵپشتی خوشک و دایکەکانمانین پاڵپشتی ئافرەتامین بۆی کە تاکێکی ڕۆشنبیر بن لە کۆمەلگادا. دەستان خۆش بە حکومی ئێمە تۆزێک تێکەڵاوترین دەچینە دەرەوە ژینگەی دەرەوە دەبینی
کاتێکە لەگەڵ خانمە قسە دەکەین دەڵێن ڕەنگە باوکان ڕەنگە دایکانمان نهێڵن کە ئێمە بینە دەرەوە بۆی کە بچی سەردانی کتێبخانەکان بکەین ببینە خانمێکی ڕۆشنبیر ڕاستە بەداخۆ ئەمە هەیە لەلایەن باوکو دایکانەوە من دووبارە باس لە ڕۆڵی میدیا دەکەم ئەو بەشێک لە میدیاکان کە ڕۆڵێکی ناشرینیان بینیوە ڕۆڵێکی ناشرینیان بە خانمانداوە ئەمە بۆتە هۆکارەوەی کە ئەم باوکو برایە متمانیان بە کسەخەکەی خۆیان نەبێ بەڵام ئەمە مەرجنیە هەر هەموو خانمەکان وابن بەڵکو ئەمە ڕێژەیە بۆی من لێرە تکا لە سەرجەم باوکان تکا لە سەرجەن براکان دەکەم کاتێک کە تۆ کەسێک دەبینیت لە شوێنێکە پلۆپۆسێکی گرتۆ بەڵام ئەسڵان هەر خودی خۆش ڕۆشنبیر نییە کە نەیتوانی و شۆڕشێکی چاک لەناو ئەو بواریدا هەیە دروستکە ئێسەیرکە ئەگەر بێت و کەسێکی باشە بێ ئەگەر بێت و خوشکەکەی تۆ ڕۆشنبیرە بە توانای بەهێزە ئیزنی دەبزێتە شوێنی ئەم خانمە چونکە لە فەراغی نەبوونی خانمە باش و بەهێز و بەتواناکان کارپێنەدان پێیان لە دوجاردا ئەو کەسانی کە باش نیە ئەمان دەستنە شوێنی ئەو کەسێک کە پێویستە بۆ خانمە بەتوانەوە بەهێزەکە بێت بۆیە کۆتا قسەکانم بۆ کۆتایی پێدێنم ئەگەر بێت و ئێمە هەمیشە گلەیمە لە کۆمەلگا هەیە کە کۆمەلگاکەمان هێواش بەرەو خراپتر و داڕمان دەڕۆ بە تایبەت زۆرجار باس لەوە دەکرێت لەلایەن پیاوانەوە ئێمە گەرمانی ئەمە بمانێ ڕێگری لەمە بکەین بە هەموومان لەلایەن خودی خۆمانەوە پیاوان براکان بە هەماشەوە تکانێ دەکەم کە هاوکاری هەرە سەرجی خێزانەکانیان خوشکەکانیان بن کچەکانیان بن بۆ ئەوەی ئەوان بچنە ژنگەی دەرەوە خزمەت بکەن هەم لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلام لە چوارچێوەی شەرعی ئاینی پیرۆزی ئیسلام و لە هەموو کاتدا کەلتوری کۆمەڵگادا زۆر باشە خاتوودا چەند دەرفەتمان زۆر کەمە دەمەوەکو کۆتا پەیام ئەمەد لە بەڕێز وەرگرین لە کۆتایە ڕۆڵی حکوومەت چیە چونکە هاوڵاتیەک یان پیاوێک برایەک ناحەقی مەگرە نیشانەی پرسیارەکەوێتە سەر و بابەتەی بێوێت نەوێت هاوسەرەکەی خوشکەکەی خێزانەکەی داکی بڕاتە دەرەوە دەبینین لەو کۆمەڵگایی ئەمە هەر ئافرەتێکی خوێنەوار ببینین لە کۆتایە هیچی بە هیچ نابێت دەیان مامۆستایوانە بێژ دەبینین بوونەتە دایکیش بەڵام هێشتا هەر موچەکەیان 200,000 و 100,000 بەڵام ئەو ئافرەتانەی تەنها بەلای کتێب و عەقڵ و مەنتیق و ڕۆشنفکر و ڕۆشنبیری و شۆڕش و ویژدانان ناڕۆن و لیلعیلم بۆ بوارەکانی مۆدێلگەرایی و بە کاڵاکردنی خۆیان و بە بازارکردنی جستەیان دەبینی دەبنە کاڵای سەرشاشەکان و باسکردنی کۆمەڵێک بابەت کە یعنی شەرم دەکەی خۆشت لە خۆتەوە بیڵی نەک لە سەرشاشە دەبنە ملیۆن لێر ئیدی ئەمە ناحەقی کۆمەلگا دەگریت نیشانەیەکی پرسیار دروستکار لەوەی با بڵێن خانمەکان بنێرێتە دەرەوە حکوومەت لێرە بۆ وا دەکات دەستخۆش لە ڕووی دەسەڵات و حکوومەت بە باوکی دەسەڵات یەکەمی هەیە بۆ چاکردنی کۆمەلگا زۆر جار دەگوترێ باوکە بەڵام ئەمە باوکێکی خراپە چونکە هەموو ئەمانەی کە دەکرێت پلان بۆ داڕژراوە پلان دەکرێت بۆ ئەوی کە کەسانی ڕۆشنبیر کەسانی بێهێز و بەتوانە نەمێنێت لە ناو کۆمەلگادا بۆ ئەوی کە ئەم شۆڕشی نادادی و بەدکردداری بەدگوفتاری کە هەیە خۆیان بڵای بکەنەوە بۆ ئەوەی سەرجەم کۆیلەکانی دەوروبەری خۆیان زۆر بکەن بۆی من تکەم وایە خانمان کاتێک کە بەم شوازە شتێک دەبینین کە خوان حەق و لەسەر ڕێگەی حەق و ڕاستن خراپیان ڕۆبەڕوو بەرامبەر دەبێتەوە کۆڵ نەدەن و بەردەوام بن چونکە بەردەوامی تۆ ئازاردانی ئەوانە زیاتر و بەرزکردنەوەی پلە و پۆستی تۆیە زۆر باشە زۆر سپاس بۆ خاتوو هودا حەوێزی ڕاگەیاندکار و میدیاکار سپاس کە ئەم دەرفەتت بێمە بەخشیوە میوانی بەرنامەکە ماوی سپاس دەکەین لازان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە
بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرهەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵێ دووبارە سڵاتان لێ بیایزان. هاوکارانمان لە شاری کەرکووک چوونەتە فستیڤاڵ یاخود پێشانگای بەرهەمە خۆماڵیەکان. لەوێ ڤیدیۆیەکیان ڕاپۆرتێکیان بۆ ئامادە کردوین بابزانین پێشانگای بەرهەمە خۆماڵیەکان لە کەرکووک لەوێ چی لە پێشانگاکە دانراوە بۆ بینی. ئێمەش لێرەوە بینەری دەبین. بەڵێ پێشەکی بە خێراتتان نەکەم، خرااتێکی گەرمتانەکەم و دەستخۆشتان لێکم. ئێمە وەکو داری پاڵۆنیە، درەختی پاڵۆنیە بەرساری ماکرۆ لە پێشنگایە. درەختی پاڵۆنیای شکل و درەختانی کە گەشەی خێرایە بۆ بابەتی ئینتاز بەکاردێ بڵین، بۆ بابەتی دار، ینی ئەم دارە بۆ جاکێتەوە کە دارێکی زۆر خێرایە لە گەشە و بەرگەی ئاوهەوا و کەشی عێراق دەگرێ. بەرگی زیاتر لە دەرەجەی 50 ئەگرێ گەرمی ساڵب دەش بۆ ساردی. هەروەها ئەم دارە چەند ماسەفاتێکی تری هەیە. گڵاکەی نزبەی پرۆتینی تایە 25% کە وەکو ئالیشی ئاژەڵ توانێت بەکار بهێنرێ. لە دوای 2 ساڵ ئەم دارە گوڵێک دەکا، گوڵی پاڵۆنیای پێ دەڵێن. ئەم گوڵە بە هەمان شێ بۆ بابەتی هەنگوین و ئەو بەکاردێ. ئەم دارە هەم وەکو بۆ ئینتاز بەکاردێن، وەکو بۆ زینەش بڵێ، بۆ زینەش توانی بەکاری بێنێ ئەم دارە. بۆ زینەش بەکاردێ، بۆ نمونە لە دووری 3 مەتر دەیچێنی و دەتوانین لە 4 مەتر تەقلیمی ڕابگری کە تەقلیمی ڕاگر بۆ خۆی پانەوێت وەکو هەموو دارەکانی تر. وڵا ئاماژمان ناسانی بەرهەمە کوردەوارەکانە بە خەڵک. جامەش لە هاورامان هاتین، بەشداریمان کردو بە گوێز و ڕووبانار و توی خۆمان و هەنگوین و بەشتی کوردەواری بەشداریمان کردووە. ئاماژمان ناسانی شتی کوردەواری و شتی بە خەڵک مناسبە. لەم فستیڤاڵانەکە منم بەشداریەکەی هەموو مناسبە سارەکانمان. ئێمە کارگەی سابوونی سروشتین، سابوونی دیە با بڵین، مارکەیەکمان هێ ناوی سابوونی دیەیە. کارگەکەشمان ناوی ماڵی سابوونی سروشتیە. لەم کارگەیە چەندین جۆر سابوون دروست دەکەین، بەڵام 4 پێکهاتە هەیە لە زۆری سابوونەکانمانە هەیە با بڵین. سابوونەکانمان بە زەیتی زەیتونی خۆماڵی دروست دەکەین، شیری بزن، شۆفان لەگەڵ هەنگوینە. ئەم 4 پێکهاتەیە لە هەموو سابوونەکان هەیە. فەرق لە بینیانە ئەوەیە ئەو گژوگیایی کە تێکراوە با بڵین جیاوازە. پێکهاتەی پێنجەم بۆ نمونە ئەو سابوونە سابوونی قاوەیە. قاوە مەشهورە بۆ سپیکردنەوە و لادانی پەڵەی دەموچاو ئەوانە. ئەوە زەردەچەوەیە، ئەینەن بۆ سپیکردنەوەی دەموچاو و سوودی تری زۆر زۆرە بۆ پێست.
گوڵەبەی بوون بۆ حساسیە زۆر باشە و تاقی کراوەتەوە ینی زۆر کەس سوودی لێ بینیوە ئەوەی کە دەستی حساسی هەیە خۆت ئەگزیمای هەیە یاخۆت هەتا هەنێ کەس بخاقیان هەیە بەکاریان هێنا سوودیان لێ بینی و زۆر مۆرینگامان هەیە ئەوە کۆلاجین طبیعیە با بڵین جاترامان هەیە زۆر باشە بۆ پێستی چەور و زیبکە ئەوانە ئیتر بەپێی جۆری پێستەکە ئەتوانین ئێمە سابوونی بدەینێ و سابوونەکانش وەکوتم سابوونەکان لەو 5 پێکاتە طبیعیە پێکاتوە و تا ئیسش ئەوە چەندین مانگە تاقیەکەینەوە هەموو ئەوانەی بەکاریان هێناوە ئیسپادیان لێ کردووە. حەزەکەم ڕوودەم بخەمە حکوومەت ئێمە ئەگەر بمانەوە کەرکووک ساوزکەین ئەبێ بە شینایی ساوزیکەین ئەبێ بە باغداری ساوزیکەین کەواتە ئێمە ئەبێ ئیتیمامیە بدەین بە شاری کەرکووک کە لەو گەڕە و گەرمایە دەریکەین. من وەکو خۆم داواکارم لە هەموو ڕێکخراوەکان لە حکوومەت ئەوەی باشە بۆ شاری کەرکووک بکرێ کەواتە بە یەک و دوانوسیان کەرکووک ساوز ناکرێ ئەبێ هەڵسین پێشمەرگە ئاسا پەڵەنگە ئاسا هەڵسین شاری کەرکووکی خۆشەویست ساوزکەین. من وەکو خۆم شەو ڕۆژ خەمە سەرێک بۆ ئەوی کوردستان ساوزکەم هێشتا هەر بەکەم ێزانم و هەرچیش بە من بسپێری لە شاری کەرکووکە ئامادەم وە کوردێکی ئەم کوردستانە بەڕێوەی بن. سەرەتا بەخێربێن ئێمە وەکو ڕێکخراوی شەبەنگی ساوز کە بە عەربی پێڵێن طیف الأخضر بۆ یەکەم جار فیستیڤالێک لەم جۆرە لە کەرکووکەینەوە بۆ بەرهەمی خۆماڵی. اینجا ئەم فیستیڤاڵێ کەم جار لە کەرکووکرێ وەکو ئەبینین خەڵکێ بە چۆش و خۆشەوە دێن لە شارەکانەوە دێن شتێکی جیاوازە لە شارەکەی ئەمانەوەی هاوتای شارەکان دیکەی چمش فیستیڤاڵی خۆمان هەبێ.
دووبارە سڵاوتان لێ بیازان لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە دەمانەوێت باس لە پرۆسەیە بکەین کە پێوتێ پرۆسی زانکۆلاین کە لە ڕێگەی سیستەمێکەوەیە دەرچوانی پۆلی 12 ساڵانە بە هەردوو بەشەکانی با بڵێن وێژەی و زانستی و ئەوەی ئیسلامیش هەمووی لە ڕێو سیستەمەوە توانن داواکاری بکەن لە وەزارەتی خوێنی باڵا لە چ زانکۆ پەیمانگایەک بە پێ و نمرانی کە بەدەستیان هێناوە وەربگیرێن دیارە ساڵانە لە دوای دەرچوونی ئەنجامەکان کۆمەڵێک تێبینی و سەنج دروسە بێت لەسەر ئامارەکان و چۆنێتی وەرگرتن و هەروەها بەرزی نمرەی ئەو شوێنانەی کەوا دانراوە بۆ قسەکردن لەسەر ئەوەی بزانانی ئەم سازان کۆلاین چۆن بووە ڕێژێ وەرگرتن چۆن بووە ئێواران پاراڵێڵ کورسیە بەتاڵەکان ئەو کەسانەی کە لە زانکۆ حکومیەکان بە با بڵێن لە خوێنی حکومی دەخوێنن ڕێژەیان چۆن چۆنی بووە قسە باز دەکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ئەرکان مەحموود لێپرسراوی زانکۆلاین لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان مامۆستا ئەرکان زۆر بەخێر بن. زۆر بەخێر سپاس زۆر سپاس بۆ کەناڵی ئاسمانی پێیان بۆ ڕێخستنی ئەم دەرفەت. سپاس دەکەین. مامۆستا ئەرکان ئەگەر لەوە دەست پێ بکەینن پرۆسی زانکۆلاین دوێنێ وەزارەتی خوێنی باڵا دەرەنجامەکانی نەتیجەکانی ڕاگەیان بەڕێستان وەکو کەسێک کە ئەزمونت لەو بارە هەبووە لە بواری پڕکردنەوە وەروە ئامارەکانی ساڵی ڕابردوو ئەم ساڵ ئەگەر سەرنجێکت لەسەر دەرەنجامەکانی ئەم ساڵ هەبێت. بەناوی خۆی گەورە ئێمە زۆر بە وردی ساڵانە متابعی ئەو دەرەنجامانە ئەکەین و دائنیشین لیژنەمان هەیە ورد نمرەی سەرجەم ئەو بەشانەی کە نمرەکانیان هاتووەتە و تەماشا ئەکەین ئەوەی ئەمساڵ تێبینیمان کرد بە ڕێژەیەکی بەرچاو دەرەجە بەرز بووەتەوە یعنی ئەوەی کە بۆ مایی گلەیی قوتابیان هەموو قوتابیان یعنی هەمویان ئەوەی کە ویست بوویان بۆیان نەهاتەوە بەشێک خواردتر لەوەی کە ویستیان بۆیان هاتەوە ئەویش هۆکاری زۆرە یعنی دیارترین هۆکاری ئەوەیە کە حکوومەت پلانی وەرگرتنی زانکۆلاین یا بێپارەی کەم کردەوە و پلانی وەرگرتنی بە پاراڵێل و ئێوارانی بەرز کردەوە واتە بە دیاریکراوی لەبەر ئەوەی ڕێژەی نمرە بەرز بووەتەوە لەبەر ئەوە نەبوو ڕێژەیەکی زۆر نمرە هاتووە بەڵکو لەبەر ئەوە بۆی بەشەکان گران ببن بە نمرە بە نمرەیەکی کەمتر بە پارە بخوێنرێ. بەڵێ لە دوای 2014ەوە کە قەیرانێک هات شتێکی خراپ داهات لە سیستەمی وەرگرتنی قوتابیان کە پیان ناوێن نا پاراڵل چی بوو قوتابی ئەیتوانی بە پارە نمرە بکڕێ یان یعنی ئەگەر بۆ تعبیرێژ نەبێ تۆ 5 نمرە بۆ 10 نمرە ئەتوانی خوار ئەو کەمترین کۆنمرەی کە دانراوە بۆ ئەو بەشە پارە بدەی و بچی بخوێنی ئەمە شتێک بوو داهات لە دوای قەیرانی دارایی حکوومەت ساڵانە ئەم پلانە زیادەکە یعنی یەکەم ساڵ کە دایاننا لە 100 دەبوو دوایی کردیانە 20 کردیانە 30 ئێستا لە 150 پەیمانگەکان بە پارەیە پاراڵێل جگە لە ئێواران یعنی ئەگەر بەشێک 60 کورسی هەبێ سییان داناوە بۆ پاراڵێل جگە لەوەی ئەگەر ئێوارانیشی هەبێ هەمووی بە پارەیە بۆیە هۆکاری سەرەکی بەرزبوونەوەی نمرە ینی لە کۆنگرە ڕۆژنامەوانەکە من گوێم لەو کەلیمەیە بوو کەوتیان لەوانەیە هۆکاری معریفی بێ ینی قوتابی زیرەک بوو بێ بۆ ئەوەی لەبەرەوە دەرەجە بەرز بۆتەوە نمرەی زۆر هاتوو کە لە ڕاستیا وانە لە ڕاستیا ئەوە کەمکردنەوەی کورسی بەلاشە نمرە بەرزەکاتەوە ینی کورسی بەلاش لە 40,000 و 45,000ەوە هاتووتە سەر 26,000 و کەمکردنەوەی بەشەکان ئەمساڵ ئێمە تێبینیمان کرد لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین حکوومەت بەشە ئێوارانەکانی زۆرێکیان داخست لە زانکۆی پۆلیتەکنیک ئەوەی کە زۆر خواستی لەسەر بەشە پزیشکیەکان بەشی دەرمانسازی بەشی پەرستاری بەشی شیکاری نەخۆشی ئەمانە حکوومەت هات ئەمانەی داخست وەزارەتی خوێندنی باڵا لە بری ئەمە دەرفەتێکی زۆر باش کرایەوە بۆ زانکۆ تایبەتەکان کە ئەکسەری هی خەڵکی دەستڕۆیشت و مەسئولین و ئەحزاب خۆیانن ئەم بەشە ئێوارانانە داخرا کە عەدەدێکی زۆری تەلەبەیان وەرەگرت ساڵانە
کە ئەم بەشانە ئەم ڕقەمانە دیسان هاتەوە سەرهینەکە وای کرد نمرە بەرز بێتەوە. یعنی هۆکاری بەرزبوونەوەی نمرە هەر وەزارەتی خوێندنی باڵا خۆیەتی پەیوەندی بەوە نییە کە نمرە زۆر هاتەوە. من پێم وایە ساڵانە فەرقێکی ئەوتۆ نییە، یعنی قوتابی ئەم ساڵ زیرەکتر بنی لە هیپار یا هیپار زیرەکتر بن لە هیپێرار، بەڵکو ئێمە ئەبینین بە شێوەیەکی بەردەوام هەموو ساڵی نمرە بەرزە بێتەوە لەبەر ئەوەی ئەوان کارەکەن لەسەر ئەوەی کورسیە بەلاشەکان کەمەکەنەوە هەموو ساڵێ کورسیە بە پارەکان زیادەکەن. مامۆستاکان زۆرێک کە دوێنێ ڕاگەێنرا ئەو سیستەمە زۆرێک لە مامۆستانی زانکۆ و قوتابیان باسییان لەوە دەکرد کە زۆر بەڕوونی دیارە لەم ساڵدا کە دەیانەوێت زۆرێک لە قوتابیان لە زانکۆ ئەهلیەکان بخوێنن. ئەمە چۆنیە چۆن ئەم پلانە دانراوە؟ پلانەکە ئەوەیە، یعنی وەختێک کە تۆ ڕێژەی وەرگرتن کەمەکەی تۆ ئەم ساڵ 63,000 تەلەبەمان هەبوو، لەم 63,000 52,000 پێشکەشی کردووە. یعنی من بە وردی دانیشتم هەرچەند وەزارەتی خوێندنی باڵا بۆ ئەوەی ئەم ڕقەمە نەکەوێتە پێشاوی خەڵک، ئەمان بەم شێوەیە نەوت لەو 52,000 نەفرە 26,000 نەفریان وەرگرتووە لە زانکۆ بەخۆڕایەکان بە بەلاش بە خۆڕایی. ئەو 26,000 تر کە خواستی خوێندنیان هەیە چی؟ یعنی یان ئەوێ بە پارە بخوێن لە حکومی کە ئەویش هەر ڕێژەیەکی مەحدودە، یان ئەوێ بچن بۆ زانکۆ و پەیمانگە ئەهلیەکان کە زانکۆ و پەیمانگە ئەهلیەکان سعرەکانیان 4 قات و 5 قاتی حکومیەکەیە. یعنی دیسان لەوێش هەر بە پارەیش حکوومەت لێ نەگەڕاوەتە لەبە لە ئێوارانەکان بخوێنێ لە لای خۆی، هات ئێوارانی زانکۆ پۆلیتێکنیکەکانی داخست ئەو بەشانەی کە زۆر خواستیان لەسەرە، مەسەڵەن بەشە پزیشکیەکان، دەرمانسازیە، شیکاری نەخۆشیە پەرستاریە خستیە سەر، یعنی ئیتر ئەو تەلەبەی ئێوێ بخوێنێ لەو بەشە ئیلا بێ بچێ بۆ پەیمانگایەکی ئەهلی. ماوە سارکانیانی پێم وابێت زۆر ڕوونە کۆمەڵێک بەشمانەیە وەکو باست کرد لە ئێواران نامێنن چکە خوێندکار دەیتوانی قوتابی دەتوانین لەوێ بیخوێنێ. سوبحان الله هەر لە حکوومەت نەمان ئەهلیەکان هەمان ئەو بەشانە دەکەنەوە. وای بەجا بەداخەوە یعنی بەشێکی زۆری خاوەنی پەیمانگە ئەهلیەکان یا وەزیرە پێشوەکانی خوێندنی باڵان یان کۆمپانیا زەبەلاحەکانی حیزبن هاتوون لەوەی شاوە بەرهێنانەکەن، یعنی لە هەرچی دەسەخەنە هەرچی بەڕاستی وای لێ ئەەکەن بەشی خەڵکی فەقیریتیان ناهێڵن، هاتوون وەبەرهێنان لە سلکی وەزارەتی خوێندنی باڵا ئەکەن. سەرەتا هاتن ئەمانەیان کردەوە کورسەکانیان پڕ نابوو، دیارە تێبینیان کردووە کە پڕنەبوونەوەی کورسی پەیمانگە ئەهلیەکان هی ئەوەیە کە بەهەرزانتر لە حکوومەت هەیە، ڕاست بۆیە پێویستە ئەوەدا بخرێ بەوەی ئەمان کورسەکانیان پڕ بێتەوە و بەڕاستی و پلانێکی زۆر خراپ. زۆر باشە مامۆستا لە ئێستادا دەوترێن نزیکی 4,000 کورسی بەتاڵماوە، قوتابی دەتوانێت دووبارە فۆرم پڕکات یاخود چۆنیە سوود لەو کورسیە بەتاڵانە وەربگرێت؟ سکاڵایان داناوە لە سکاڵاکەش لە ڕێی زانکۆکانەوە بێ، یعنی تەلەبەیە کە ناوی نەهاتوێتەوە لەبەر ئەوەی تەسەوری وابووە حەسەب نمرەی پار هەندێ شتی نووسیوە، مەسەلەن هەندێ بەشی دیاری کردووە ئەمساڵ نمرە بەرزتر بوو ئەوانەی وەرنەگرتووە یان نمرەکەی کەم بووە. 4,000 کورسی ماون، بەڵام 4,000 کورسی لەو بەشانە ماون کە خواستیان لەسەرنی. یعنی تەلەبە کە تەواوی ئەکا ئەچێتەوە ماڵ، هی 5-6-7 ساڵی ڕابردوو لە ماڵ هیچ ئیشێکیان دەست نەکەوتووە، تەلەبە نایەوێت لەو بەشانە بخوێنێ، بۆیە ئەو شوێنانە کەمترین خواستیان لەسەر بۆ ماونەتەوە. ئێستا تەلەبەکان ئەبێ سەردانی تۆماری زانکۆکان بکەن، سایتەکە لە ڕێی هەمان سایتەوە تەماشا ئەکەن کوێ بۆشە، یعنی ئەتوانن بزانن کوێ کورسی ماوە، بەڵام ناتوانن لە ڕێی سایتەکەەوە پێشکەشکن، ئەچن ئەبێ بچن بۆ تۆماری ئەو زانکۆیی کە ئەو کورسیە بەتاڵانەی ماوە، دیسان ئەچنەوە منافەسە لەوێەوە ئەتوانن پێشکەشی بکەن. قوتابێک دەتوانێت چەند زانکۆیەک پێشکەشیکە؟ تەنها بۆی هەیە لە یەک شوێن پێشکەشیکە، ئەویش دیسان ئەچێتەوە منافەسە و احتیمالی زۆرە وەرنەگیرێ.
زۆر باشە مام سارکان زۆر جار باز لەوە دەکرێت زانکۆلاین جۆرێک لە دادگەری تێدایە هەمووان وەکو بە یەک چاوسەیر دەکرێن لە کاتی منافەسەیە ڕاستەوە حکوومەت خۆی پلاندا بنێ بڵێ ڕێژێ ئەوەندە بێ ڕێژەیەکی سەتا بۆ نمونە کۆلێژی پزیشکی گشتی بە پەنجای بە بەلاش بێ پارە بخوێن و پەنجاشی بە پاراڵێڵ بەڵام لە کۆتاییە ئەمانە دەشنە منافەسەکەەوە دادوەریەکی تێدایە باز لەوە دەکرێت کە ئەمە نەمێنێ بێتەوە بە وەرگرتنی زانکۆکان واتە تۆ قوبوڵی مرکزیەک نەبێت لە شوێنێک نەبێت ناوەندێک بۆ وەرگرتن تۆ ڕاستە خۆ دەشی بۆ زانکۆکەوەی بەشەی خۆت دەتەوێت دەڵێ من هاتووم لێرە وەربگیرم ئەمە چ گرفتێک بە دوای خۆی دادێنێت چ مەترسیەک دروست دەکات چ جۆرێک لە دەستێکەڵکردن و مەجای غەش و واستە واستەکاری دێنێتەکایەوە بەداخەوە ئەم ساڵ لێدوانێکی وەزیری خوێندنی باڵا زۆر مەترسی دروست کرد لە لای ئێمە کەوتی زانکۆ حکومیەکان بوونەتە بەهۆی بارگرانیەکی زۆر لەسەر حکوومەت بۆیە یعنی بەو قەنەعەتە گەیشتون کە ئەمان خۆیان داهات بۆ خۆیان پەیداکەن و خۆیان هین بکەن خۆیان بکەنە خاوەنی پرۆسی وەرگرتن و ئەمانە و قوبوڵ مەرکەزی نەمێنێ قوبوڵ مەرکەزی سیستەمێکی چاکە نزیکەی 15 ساڵە زیاتریش حکوومەت دایناوە عەدالەتێکی زۆر باشی تایە یعنی هیچ ڕعایەتی ئەوە ناکە باگراوەندی ئەم تەلەبەیە چییە مەسەلەن ڕەگەزەکەی ڕەنگی حیزبەکەی دەوڵەمەنە فەقیرە هیچ منافەسە تەنها لەسەر دەرەجەیە ئەمە دادگەریەکی زۆر باشە بەڵام ئێستا ئەیانەوێ ئەمە بدەنەوە دەست زانکۆکان ئێمە ئەزمونمان هەیە 1 ساڵ لەم ساڵانەی ڕابردوو تقریبان ڕێک 4 ساڵ لەمەوە پێش بوو شتێکیاندانە کردیانە ڕاستەوخۆ یعنی تەلەبە ڕاستەوخۆ فۆرمی پێشکەشە کرد بە زانکۆ و وەرئەگیرایەوە یعنی یەک فەوزایەک بوو ئەو ساڵە وەک ئەڵێ هەر زۆر فەزاحەت بوو بەواسیتە مەسەلەن سەرۆکی زانکۆ سەرۆکی بەش کەسێکی وەرئەگرت و 30 نمرەیاندا بووە دەستی زانکۆ بەو 30 نمرەوە تەلاعوبێکی زۆر ئەکرا ئەو تەلەبەی ئەیانویست نمرەی تەواویان پێدا بۆی دەرجەکەی بەرز بێتەوە ئەو تەلەبەیشی کە هیچ ئەم لاولایەکی نەبوو هینەکەی دائەبەزی لەو 30 کەمی وەرەگرت و لە منافەسەکە دەرنەئەچوو بۆیە مەترسی هەیە ئەم ساڵ ئەم شتیان داوە بەگوێی خەڵکا بۆی ساڵی داهاتوو جێبەجێ نەمێنێ و جێبەجێ بکرێ کە ئەگەر نەمێنێ تەنها ئەو تەلەبانەی کە فەقیرن و پشتێکیانی زەرەرەکە زۆر باش مامۆستاکان شێوازی دابەزاندن ئەم ساڵ لە بەشێکەوە بەشێکی دیکە چۆن نییە دەبێت لە ڕێگەی ئەو سیستەمەوە داوای دابەزاندن کە یاخود ڕێگەیەکی دیکە ئەم ساڵ وە ساڵانی ڕابردوویش سیستەمی دابەزاندن کردوانە بە ئەلکترۆنی بەڵام بەدەست تەلەبە خۆی نییە لە بەشەکان و لە تۆماری زانکۆکانەوە ئەکرێ تەلەبەیەک ئەگەر لە بۆ نمونە لە ئەندازیاری بیناکاری وەرگیراوە ئەوێ دای بەزێنێ بۆ قانون مەرج ئەوەیە ئەم کەمترین کۆنمرەی ئەم بەشەی کە لی وەرگیراوە بەرزتر بێت لە کەمترین کۆنمرەی ئەو بەشەی کە بۆی ئەچێ ئەگەر ئەم سیفەتە هەبوو و ئەو بەشەی بۆی ئەچێ کورسی بەتاڵی مابوو ئەم ڕەزامەندی ئەدرێت کە داببەزێ ئەمەیش زۆر مەحدودە چونکە مەسەلەن ناو شارە گەورەکان دائیمە خواستیان لەسەرە بۆیە یەکسەر کورسیەکانیان پڕ ئەبێ و ناتوانن وەربگرن بەڵام ئەم ساڵ دابەزانەکە تەواو ئۆنلاینە یعنی ئەچیتە تۆماری زانکۆکە بۆ نمونە من ناوم هاتوۆتەوە لە بەشی ئەندازیاری سەرەتا ئەبێ بچم مباشەرە بکەم ببمە تەلەبەی ئەو شوێنە هەر کە تەواو مباشەرەکەم کرد یەکسەر تەڵەبی دابەزاندنەکەم ئەوان یەکسەر ئۆنلاین ئەم داواکاری من ئەنێرنە وەزارەت یا ئەو شوێنەی کە سەرپەرشتی هینەکانەکە لە وەزارەت ئەوانیش یەکسەر هەماهەنگی ئەکەن لەگەڵ ئەو بەشەی کە قەرارە بۆی بچێ شوێن بمێنێ یان نەمێنێ ئەوان ئەزانن خۆلاسە شتێکی باشیان کردووە کە تەلەبە پێویست ناکە ئەوەنە لە بینی دوو زانکۆ هاتوچۆ بکات تا تەواو یەکێ شتەکەیان کردو بە ئۆنلاین هەر ئۆنلاینیش وەڵامەکە ئەگەڕێتەوە بەڵام وەک ئەڵێ
شتێکی هینیان کردووە زۆر مەجالەکە زۆر مەحدودە ئێستا بەڕێوەبەری بەشی وەرگرتن گوێم لێ بوو کە هاتم گوێم لە وتەیەکی گرت ئەڵێ پێمان وایە سکاڵا هەر نەبێ یان خۆلاسە مەجای سکاڵیان زۆر تەسک کردوێتەوە جاران تۆ ئەتوانی سێ بەش هەڵبژێری دوایی کردیانە یەک بەش ئێستا یەک بەشەکەیش ناتوانانی هەڵبژێر لە ڕێگەی سایتەکەەوە پێویستە بچیت تۆماری زانکۆ بۆیان کردو لە قازانجی کێیە ئەوان نایانێ زیاتر قوتابی لە قازانجی قوتابی یاخود بۆ دەبێت دۆنشی ئازبێ کورسیان کەم کردوێتەوە کە کورسی کەم بووە ئۆتۆماتیکی خۆی شتەکە وای لێت یعنی کورسی زۆر بێ مەجال زۆرە کورسی کەم بوو مەجالەکە کەمە بێتەوە ماوەسارکان دەمەوێت تۆزێک ڕوونکردنەوەی زیاتر لەسەرەوە بدەین بە نمونە وەربگرین خوێندکارێک هەیە مەسەن زۆر جار پاریش خوێندوێتی یاخود تەژیلی کردو ئەم ساڵ دەخوێنێ یاخود لە بەشێک وەرگیراوە مۆڵەتی وەرگرتووە و کەیسانەشمان زۆرن ئێستاکە نمرەی ئەم ساڵ ڕەچاو دەکرێت بۆ هەموو شتێک وەکو چۆن باس کرد بۆ نمونە من پار بۆ نمونە هەفتام هەبووە لە کۆلێژێک وەرگیراوە لە پەیمانگایەک وەرگیرام کە کەمترین کۆ نمرەی 68 بۆ کاتەکە من 68م بۆ حسێبە نەک هەفتا بەڵام ئەم ساڵام بەشەی من بۆ نمونە نمرەی بەرز بێتەوە بە کەمترین کۆنمرە 75 وەریگرتووە کەواتە من قورسایی نمرەی من بۆ دەبەزاندن 75 کەمترین کۆنمرەی 75ەکەم بۆ حسێبە یا 68ەکەی پار خۆی تۆ ئەگەر بڵێن هی ئەم ساڵ حسێبە ئەوە کە هەمیشە زەرەری قوتابیە بەڵام لە پرسیارەکەت بەڕوونی تێنەگەیشتم ئەوانەی کە بڵین پار لە بەشێک وەرگیراون بەڵام بەشەکان بەدڵ نەبووە تەژیلیان کردو بە مێدی ئەم ساڵ یاخود لە شوێنێکی تر بخوێن یاخود ئەم ساڵیش دیسان و بیانەوێ بەشەکەیان بگۆڕن تەڵەبە ئەگەر ئەم ساڵ دیسان پێشکەشی کرد بێتەوە مافی نەبووە لە کورسی بێ بەرامبەر پێشکەش بکە ئەوانەی کە ساڵی پێشوو وەرگیراون بەڵام بە هەر هۆکارێک نەچوون ئیتر نەخۆشی کۆرۆنای هەبووە گرفتێکی تایبەتی خۆی هەبووە ئەم ساڵ ما تەنها ڕێگەیان پێ ئەدرا بە پارە پێشکەشکەن یا بۆ ئێواران یا بۆ پاراڵی یعنی ئەمە هەر لە ڕێوە ساڵانی پێشوو ئێمە پێیان ئەوتین کە 2 ساڵ تەڵەبە بۆی هەیە پێشکەش بکە بەڵام ئەم ساڵ وایان لێ کرد کە ئەوانەی کە ناویان هاتبێتەوە لە شوێنێ تەنها مافیان هەیە لە پارەکە پێشکەشیکەن وە هی ئەم ساڵیش سێبە بۆ نمونە تۆ ئەچی لە زمانی ئینگلیزی وەرگیراوی ئەتەوێت دای بەزێنی بۆ شتێک ساڵی پار ئەکرا ئەم ساڵ ئەو بەشە بەرز بووەتەوە ئەوە شت بۆ ناکەن زۆر باشە مامۆستارکان لە ئێستادا قوتابیان دەبێت چی بکەن لە دڵڕاوکێکی زۆردان قوتابێکی زۆر وەرنەگیرە یاخود بۆ منەوەی کە باسمان کرد هەیە نەوەنۆی بۆ هەیە و بەڵام لەو کۆلەژە وەرنەگیرەوە تەنهاوەیە کە دەبێت پەنابەر نەبەر زانکۆ هەلێکان یاخود ڕێگەی دیکە هەیە کە بتوانێت شتێکی دیکە بکرێت وەربگیرێن یاخود لە بەشێکی خواردتر وەربگیرێن شتێک هەیە تەحسین مەعەدەلی پێڵێن زۆر تەڵەبە ئێستا ئەوەکە لە وەزارەتی پەروەردە شتێکیان داناوە لە ڕێگەی پەروەردەکانەوە کە تەلەبە بۆ جارێکی تر عەریزە ئەدا و ساڵێکی تر دیسان تاقیکردنەوەکە بە ئومێدی ئەوەی ئەم ساڵ چەند نمرێ زیادکە و ئەو بەشەی کە دڵخوازێتی بچێتە ئەوێ ئەم تەحسین مەعەدەلە زۆر جار تەلەبە هەر بە هەمان دەرەجەوە لی دەرەچێ یان ئەوەندە زیادەکە کە دیسان بەرز بۆتەوە هەر هەمان شتی دەسەکەوێتەوە تەلەبەیشمان هەیە یعنی من دیومە 95 هەبووە تەحسین مەعەدەلی کردووە 98 99 هێناوە هیانە زۆر بە ئیرادە و بە عەزمەوە بەڵام بەگشتی من ڕێنمایی قوتابیانەکەین دائیمە شەرت نییە ئەوەی کە تۆ ئەتەوێ دەستکەوێ زۆر جار قەدەری خواوە هایەوە ئێمە لە وڵاتەین ناگین بەوەی کە ئەمانەوێ گرنگ ئەوەیە تۆ لە هەر شوێهەی سەرکەوتوبی معنی ڕێنماییانەکەین بچن ئەو بەشی کە بۆیان هاتوۆتەوە بخوێنن لەوێ سەرکەوتوو بن نمرەیان هەبێ درێژە بە خوێندن بدەن شەرت نییە یعنی ئەوەی کە لە خەیاڵی توایە قەدەرەکە وا باش بێ بۆت زۆر جار ئێمە ڕێنمایی قوتابیانەکەین کە تۆ پشت بەخوا بەسە بچۆ ئەوەی کە ناوت هاتوۆتەوە بڕۆ تەواوی کە سەرکەوتوو بە درێژە بە خوێندن بدە دوایی
خۆوای لێ هاتووە ئێستا بڕوانامە کەمی ئیسفادەی لێکری یعنی لە 2014ەوە تا ئێستا هیچ وەجبەیەک لە هیچ بەشێک جگە لە بەشی پزیشکی لە کەرتی گشتیدا نەمەزراوە کەواتە مهم ئەوەیە ئینسان شتێک تەواو کا و لە ژیانە بۆ خۆی سەرکەوتوو بێ ئەوەمە زۆر جار ئامۆژگاری ئەو تەلەبانەکەین کە هێن بۆ لامان بۆ ڕاوێژ وەرگرتن ئەڵێن ئەوەندە زەخت لە ماڵەوە مەکەن کە ینی من لێرەیشەوە ئەگەر تەلەبەیەک گوێی لێبێ پێم خۆشە ئەویان پێ بڵێم گوناحە تۆ بۆ ئەوەی هاوڕێکت پارەی هەیە و ئەوێ بچێت لە بەشی بۆ نمونە دەرمانسازی بخوێنێ بە 4-5 ملیۆن تۆش زەخت لە ماڵەوەی خۆ دەکەی ئەبێ ئەو پارەیەم بۆ بدەن ساڵانە منیش بچم لە هەمان برژ بخوێنم شەرت نییە ئەو بەشە ئەو داهاتووی هەبێ یعنی تۆ ئێستا ئەگەر بتەوێت لە کۆلێژە بخوێنی 4 ساڵی تر نەتیجەکەی دەرەچێت نازانی 4 ساڵی تر ئەم شتە ڕەواجی هەیە نیەتی ئیشی دەست ئەکەوێ دەستی ناکەوێ بۆیە باشە کە تەلەبە لەکوێ ناوی هاتوۆتەوە قبولی کا و بخوێنێ و زۆر زەخت لە خۆیان و ماڵەوەیش نەکەن زۆر باشە با کاگەکان هەر دەربار ماوەستارکان دەربارەی ئەم بابەتە شتێکی تێ پێوتی کوالیتی خوێندن زۆر جار کە نمرە دابەزی بۆ نمونە لە 95 لە کەمتر کۆلێژە پزیشکەکان لە دان لە یا قانون داهات خوارەوە بۆ هەشتاوەمانە یان وت ئیتر خوێندن باش هەموو تەلەبێگە توانێت بڕوا بخوێنێ ئەمە تۆزێک گرفت دووسە بوو ئێستا من بە سەرنجی بەڕێزت بزانم یعنی 99.4 لە کۆلێژی پزیشکی وەرناگرێن ئەگە تاسین معدل بکا بێت چی بکا بێت 100 بێنێ یعنی خۆگە ساڵان پێم وا بێگە بە خولی یەکەم دەرچوی سێ نمرە بە دیاریش پێ دەدرا یانە کاتە 102.4 ئەمە لەلایەک بە پارا دەخوێنرێ حکوومەت ئیسفادە دەکا و خوێندکار و قوتابی زیانیان هەیە بە جێگەی خۆی بەس بۆ کوالیتی خوێندن ئیسفادەی هەیە و کاتە ینی ئەوانەی دەچنە هەر بەشێکەوە بە تەواوی مانا لە ڕووی زانستیەوە ئامادەن وڵی کوالیتی خوێندن و ئەم دەرەجە هێنانە بەشێکی خەتای وەزارەتی پەروەردەیە یعنی هاتووە 50 پرسیار بە هەڵبژاردن ئەهێنێتەوە لە پۆلی 12 تەلەبی وا هەیە مەسەلەن سییان ئەزانێ ئەو بیسەکەشی وا ڕێەکەوێ تێیەکا و ینی بەشێک لەم بەرزبوونەوەی نمرەهی ئەوەیە جاران لە سەردەمی ینی پێش 2002 ئەوانەیە دانیشتین سوالێکی حسابی فیزیا شیمیا حەل ئەکرد یعنی توانای خۆت دەخستە سەر وەرەقەکە ئینشایەکت ئەنووسی شتێکت ئەنووسی بەڵام ئێستا کوالیتی نەک بەرز نەبووە و دابەزیوە من لە بەشی بیرکاری تەلەبەمان بینیوە دوو کەرتی نەزانیوە کۆ بکاتەوە لە ماتماتیک وەرگیراوە یعنی من خۆم بە چاوی خۆم ئەوم دیوە دەی ئەمە لەکوێ کوالیتی خوێندن بەرز بووەتەوە بەڵکو دابەزیوە نەهاتووە سوالەکە حەل بکە بۆ ئەوەی دەرکەوێت کە ئەیزانێ یان ئەیزانێ بەڵکو هەڵی بژارد و وارێکەوتوە دەرچووە یعنی ئەو شتە بۆ ناوی هاتووەتەوە لە بەشێکی باش بەڕاستی کوالیتی خوێندن زۆر دابەزیوە جاران 100 هەبوو 200 ئێستا 100 دانە سەتیەت من لەو پزیشکە قەدیمانە پرسین کە ئێستا زۆر بەتوانان لە شارات و چەند هەبووە لە 91 ینی ئاوا دەرەجەی هەبووە ئێمە لە زانکۆیژەوە گرفتەمان هەیە ئێستا ئوستازی گەورەی جامعە و ئەوانە ئەڵێن تۆ معدەلی بەکالێرۆست چەنە ئەڵێ من 65 ئەڵێ 70 زۆر بڵێ ئێتەلەبەی ئێستا لە زانکۆ تەخەڕوجەکە توانستیش ئەڵێ معدەلم بۆ نمونە لە قانون تەخەڕوجەکە 90م هەیە ئەڵێ ئوستازەکەی کە دەرسی پێوت و 70 هەبووە ئەم 90 هەیە یعنی کەیسێکی پێیەکلا ناکرێتەوە بۆیە دەست شل کراوە لە وەزارەتی پەروەردە لە وەزارەتی خوێندنی باڵا کوالیتی خوێندن دابەزیوەتەوە زۆر باشە مامۆستا ئەرکان شازێکی دیکەوەیە کە لە کاتی پڕکردنەوەی فۆرمەکەدا بۆ نە ئەگەر نمرەیەکی کەمە هەبووە لە سلێمانی کۆلێژی پزیشکی ئەگەر 99 بووە بۆ نە لە دهۆک 95 دەگیرە ئەمە بەدیکراوە لەم ساڵدا ئەوە هەیە فەرقی هەیە لە بینی پارێزگاکان لە 100 پلانی وەرگرتنی زانکۆی پۆلیتەکنیک پەیمانگاکانیان بۆ محافەزەی خۆیەتی ئێمە 3 زانکۆی پۆلیتەکنیکمان هەیە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی هەولێر دهۆک بۆ زانکۆلاین ینی بێپارە
بەس پارێزگای خۆی وەرەگرێ. نەعەدالەتیەک هەیە لەوەی بۆ نمونە محافەزەی هەولێر پەیمانگایەکی زۆری تایە تەلەبەی ئەوێ جاری وا هەیە لە بەشێک بڵێن بەشی ڕووپێوی لەوەیە بە 65 وەر بگیرێ هەر تەلەبەیەکی هەمان دەرەجە لە پارێزگای سلێمانی لەبەرەوەی کەمترن لەوەیە بە 75 وەر بگیرێ. ئەمە گرفتێکە. وە گرفتێکی تر یعنی ئەمە گرفتەکە ئەوەی کە دایان ناوە پەیمانگاکان بۆ محافەزەی خۆی بە من لەگەڵیان بەڵام کاتێکە عەدالەت هەبێ یعنی بە یەکسانی لە هەموو شار و شارۆچکەیە پەیمانگا و ئەو شتانی کە پێویستە بکرێتەوە نەک تۆ هەر محافەزەیەک بۆ خۆی محافەزەیەکت زۆر خزمەت کردووە محافەزەیەکت کەم خزمەت کردووە. ئێمە نمونەیەکمان هەیە هەڵەبجە لەوەتی هەیە 12 بەشی تایەکە دوانیان بە کەڵگیان دوانسیانێکیان بە کەڵگیان یعنی ئەوەی کە تەلەبە خواسی زۆر لەسرە تا ئێستەیش ناتوان حسابی محافەزەی بۆ بکەن لە کاتی زانکۆلاینا لەبەرەوەی ڕوبعێکی قوتابیەکانی خۆی ناتوانێت وەربگرێ یعنی ئەگەر 10,000 تەلەبەی هەبێ لەوەیە 3,000شی پێ وەرنەگیرێ بەشەکانی هەڵەبجە بۆ لەبەرەوەی یعنی کاتی خۆی نادادگەری هەبووە. قەزایەک هەیە کە ئیسا بە حساب ئەم محافەزەیە زۆر لە ئەو بەشی زیاتری تایە دوو هێندەی ئەو بەش زیاتر تایە بۆیە حکوومەت یعنی لەوەی شانادادگەری کردووە کە بەشی بە یەکسانی دابەش نەکردو بەسەر شارەکانە. شاری وا هەیە ئەو ڕۆژەی کە دەوامەکرێتەوە 100 پاس لێوە دەرەچێت تەلەبە دەرەچێت لە شارەکە. ئێشاری وایشەیە ئەوەی بۆ ئەچێ بۆ نەهاتووی بە عەدالەت بەشەکان تەوزیعکەی ئەوەیش بۆ خۆی گرفتێک. زۆر باشە زۆر سپاس ماوەسارکان محمود ئەگەر پەیامێکت ما بێ ئێمە نەمان پرسی بێ شتێک لە کۆتا پەیامی خۆت. زۆر سپاس بۆ ئێوەش وەڵام من هەر ئەوەندە بە قوتابیانی خۆشەویست ئەڵێم ئەمە کۆتایی دنیا نییە و نەبژێوی ڕەبتە بە شەهادەوە نە شەخسیات و کەسایەتی ئینسانەکە خۆیان چاو بە دەوروبەری خۆیانە بژێڕن تەماشایە بکەن یعنی کەمن ئەوانەی کە بە شەهادە بوون بە کەسایەتیشی ڕێزدار کەسایەتیشی بەتوانە زۆر ینی گرفتیان نەبێت لە کوێ ناویان هاتوۆتەوە مهم ئەوەیە لە ژیانە سەرکەوتوو بن ئەوان لە هەرکوێ بن هەوڵی خۆیان بدەن ئەمەیش تەنها قۆناغێکی بچووکی ژیانە ینی شەهادە تەنها وەرەقەیەکە ئەگەر ئینسان کەسایەتی و توانای خۆی نەخاتە پاڵی هەر لە دواوە ئەبێ ئەگەریش بەتواناوی بەبێ ئەو شەهادەیش تۆ هەر هەیت تۆ کەسێکی گەورەیت من ئەڵێم زۆر گوێی پێ نەدەن یعنی لە کوێ ناویان هاتوۆتەوە بچن بیخوێن و تەواویکەن و نەپارەیەکی وا سەرفکەن کە دوایی لی پەشیمان بن نە ئەوەندە خۆیان بێتاقەتکەن کە تووشی گوناهیش ببن و ناشکوری بکەن ئەوە تەواوکەن و دوایی ژیان بەردەوام. زۆر باشە زۆر سپاس بۆ ئەوەسا ئەرکان مەحموود لێپرسرایی زانکۆلاین لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان سپاس کەم دەرفەتت بێ کەناڵی ئاسمانی پێ نازم پێیانێران هەمان بەڵێ دیارە دانیان ئەم ساڵ هەر وشکە ساڵی بەردەوام بوو ئەم وشکە ساڵیەش لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان بوو بۆ هۆی کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی گەلێکان یاوی نیشتیمان هاژەیان نەما و چۆڕەیان لێبڕاوە وشک بوون یەکێک لەو کانیان دیارانەشکەوە ساڵانێکی زۆرە وشک نەبووە یاخۆت بەردەوام ئاوی هەبووە لە چلەی هاوینیشدا بەڵام ئەم ساڵ ئیدی وشک بوو ئەویشکانی مزگەوتی پاشایە لە پێنجوێن دیارە هەر کەسێک چوبێتە پێنجوێن یاخۆ چوبێتە و مزگەوتە دیار حوزێکی خۆشیەکانیەکەی ئاوێکی زۆری لێداهاتە دەرەوە لە ڕابردوو بەڵام ئێستا وشک بووە و هاوکارمان سوێب محەممەد چۆتە ئەوێ ڤیتێکی بۆ ئامادەکردوین لەسەر وشکبوونی کانیەکەی مزگەوتی پاشای پێنجوێن. ئەم شوێنەی کە منی تێدایە ئێرە حوزی مزگەوتی پاشایە لە قەزای پێنجوێن پارساڵ ئەم کاتانە ئاوێکی ئەجگار زۆری تێدا بوو بەڵام ئەم ساڵ بەهۆی کەم بارانی و وشکە ساڵیەوە بە تەواوەتی وشکی کردووە.
ئەم مزگەوتە لە ڕووی ئاوەدانیەوە یەکێکە لە ڕەمزەکانی پێنجوێن چونکە لە ناوەندی بازاڕی پێنجوێنایە و کاتی خۆی بەگزادەی جاف زۆر کۆمەکیان کردووە بۆ ئەوەی ئەم مزگەوتە دروست بکری هەر بە ناوی ئەوانیشەوە نامراوە مزگەوتی پاشا بۆ وەسمان پاشای جاف. لە 1950کان بەدواوە مامۆستا مەلا عەبدوڕەحمانی گەورەی پێنجوێنی حوجرەی هەبووەتیایە. ئاوی ئەم مزگەوتە سەرچاوەیەکی زۆر زوڵاڵی پێنجوێنە کە پێشتر دابەش ئەکرا لە سەرچاوەکەیە بەشێکی بۆ حەمامی کۆنی پێنجوێنە چوو بەشێکی بۆ مزگەوتی قازی بەشێکی بۆ ئێرە و لێرە کاتی خۆی کە لە مناڵی ئێمە کە سەلاجە و ئەوە کەم بوو یەکێک لە شوێنەکانی ساردکردنەوەی بەروبوومەکان ئەم حەوز و ئەم مزگەوتە بوو کە لە ناو بازاڕی پێنجوێنە زۆر لە دوکاندارەکان و خەڵکی پێنجوێن بە تایبەتی کە میوەی وەکو شووتیانە کڕی بە پارەی ئاسن لە توێکڵەکەی ناویان ئەنووسی ئەیان هێنا لە ناو حەوزەکە دایانە ناو ئێوارە ئەیان بردەوە لەگەڵ خۆیان بۆ ئەوەی زۆر سارد ببێتەوە و زۆر فێنک ببێتەوە. هەروەها ئوسوڵ بوو لە پێنجوێنە وەکو ژوێنەکانی تریش حەوزێکی تایبەت هەبوو کە لە دەرەوەی ئەم حەوزە پیانە و حەوزی وسڵخانە بۆ خۆشۆردن و شتی ئەوەی پیاوان بەکارهێنرا و ئاوی ئەم مزگەوتە ئەوەندە زۆر بوو تەنانەت مامۆستا مەلا حەسەنی مەلا جەلالی مەلاوڕەحمانی گەورە لە بەردەمیە باخێکی دروست کرده بوو لە تەنیشتی مزگەوتەکەەوە کە پێنجوێنیەکان سەوزان بە فرێشی ڕاستەوخۆ لە باخەکە لە مەلا حەسەن ئەکری کە ڕاستەوخۆ پیانەوت. لە ڕاستیە ئەگەر بڵێین بەردەوام بە بەردەوامی 3 ئینچ تا 3 ئینجونی و ئاو لەم حەوزی ئەم مزگەوتە هەبووە ڕاست ئەڵێین. تەنها ئەوەیە لە ساڵەکانی نەوەتەکانە دوای ئەوەی کە پێنجوێن چۆڵ بوو جارێک لە جارەکان ئاوەکەی بەهۆی بکەوتنی ئەو بەردەی کە دابەشی ئەکات جارێک ئاوەکەی کەمی کرد و وشتی کرد و بارە چاکراوە. ئەگینا پێنجوێن ئەم ساڵی ڕابردوو چەند ساڵێک تۆزێک بەهۆی وشکە ساڵیەوە کێشەمان بۆ دروست بووە. ئێمە لە قوتابخانەکانە کە دەرسمانەوتەوە دەرسی جوگرافیا ڕاددەی بارانبارینی پێنجوێن لەسەر 1400 ملیمەوە بووە هەمیشە. بە جۆرە کاریگەریەکانی دەرکەوتون ئێستا کەرتی کشت و کاڵ زیانی پێگەیشتووە. ئێستا ئەو حەفرانی کە جوتیارەکان کاریان لەسەرە کرد و پشتیوانی ئیشەکەی ئەوان بوو زۆرێک لەمانە وشکی کردووە و هەندێک لەوانشی کە بیریان هەڵکەند بوو کە بەڕاستی هەموو کەسیش بیری پێ هەڵنەئەکەنرا ئەویش بە هەمان شێوە هەندێکیان زیانیان بەرکەوتووە. کەواتە کەرتی کشت و کاڵ لە ساڵی بێبارانیە کەوتۆتە بەر مەترسی بێ ئاوی بە تایبەتی ئێستا ئاوی ژێر زەوی زۆر کەمی کردووە تەنانەت ئێستا بێ ئاوی ناو شارشی گرتوێتەوە ناو ئاودانیەکانیشی گرتوێتەوە بیری ناو ماڵانیش وشی کردووە. لازان و خۆشەویستان هاوکارمان ڕێناز لە ڕانێ چیرۆکی مامۆستایەکی وانەبێژمان بۆ باز دەکات کە بۆ بەردەوامیدان بە کردبوونەوەی خۆپشاندانی مامۆستایانی وانەبێژ و وەستەپەرشتیکردنیان هەموو ڕۆژێک کارکردنەکەی بەجێ دێڵێت و دێت سەرپەرشتی مامۆستایانی وانەبێژ دەکات لە پێناو ئەوەی کە داواکاریەکانی مامۆستایانی وانەبێژ جێبەجێ ببێت. پێکەوە بینەری ئەو راپۆرتە دەبین. کارۆخ عەبدوڵڵا نوێنەری مامۆستایانی وانەبێژە ماوەی 15 ڕۆژە بەیانیان دوکانی جلوبەرگەکەی دادەخات و سەرپەرشتی گردبوونەوەی مامۆستایانی وانەبێژ دەکات. مامۆستا کارۆخ دەڵێت مامۆستایانی وانەبێژ چینێکی مافخراون و با بارودۆخێکی سەختدا ژیان بەسەر دەبن بۆیە بە بێ ماندوو بوون ئەوەی لە توانایدا بێت دەیکات تا ئەو کاتەی مافەکانیان بەدەست دەهێنن. من وەکو مامۆستا کارۆخ عەبدوڵڵا گوڵاوی کە ساڵانێکی زۆرە نوێنەتی ئەم چینە دەکەم هەموو بەڕاستی ئیش و کارەکانی خۆم کە خێزاندارم بەلاو مەناوە لەگە هاوڕێ و هاوبشەکانمان نوێنەرەکانمان بەڕاستی بەشەوە بڕۆژ لەسەر خەتین. من بەڕۆژ بەڕاستی بەیانیان دێمە بەردەم پەرۆ دەکەم و لە ناو هاوڕێکانمدا بەڕاستی
دوانی وڕانی دەستمەسە کار و کەسابەتی خۆم کە بەڕاستی ماوەی زیاتر لە 4 بۆ 5 ساڵە من کار و کەسابەتی خۆم پشتگوێ خستووە بۆ ئەم چینە مافراوە بۆی بگەن بە ئاماجەکانی خۆیان لە ڕاستیدا من زۆربەی شەوانی تا درنگانی شەو لەگەڵ کەناڵەکان لەگەڵ پارلەمانتارانی بەڕێز لە لیژنەی پەروەردە لە پەرلەمانەکانی تر لەسەر خەتیم بۆ مافی مامۆستانی وانەبێژ بۆ وەزیرە بەڕێزەکان ئەمە شەوانە بەڕاستی زیاتر وڵامی زیاتر لە 250 بۆ 300 مامۆستای وانەبێژ دەدەمەوە تا درنگانی شەو بۆ چارەسەکردنی کێشە و گرفتەکانی مامۆستانی وانەبێژ. مامۆستا کارۆخ دەڵێت یەکێک لە هاوپیشەکانی پەیوەندی پێوە کردووە و وتوویەتی بەیانیان مامۆستای وانەبێژە و دوای نیوەڕوانیش شاگردی یەکێک لە قوتابیەکانی خۆیەتی ئێستا لە بارودۆخێکی سەختدایە و پرۆسەی پەروەردە بەم شێوەیە بەڕێوە ناچێ. لەو ڕۆژانەدا مامۆستایەکی بەڕێز کە پیا و پەیوەندی پێکردم وتی مامۆستا کارۆخ پرۆسەی پەروەردە بۆ شوازە بەڕێو ناچێ وتی من یەکێک لەو مامۆستایانە قۆناغی پۆلی نۆ ئەڵێمەوە یەکێک لە پەروەردەکان لە هەرمی کوردستان من بەیانیان ئەچم داوامی خۆم دەکەم پاژنوڕام دەبمە شاگردی قوتابیەکەی خۆم بەڕاستی من ناتوانم بەڕاستی وەکو پێویست لایانی پەروەردەی بگێنم چۆن دەبێ وەدەگونجێ مامۆستایەکە لایانی پەروەردەی فێرکردن دەگەنێت لە دوانی وەڕام بچێتە بێتە شاگردی قوتابیەکەی خۆی بەڕاستی ئەمە کارەساتە لە ئەست چینێکی زیندوو خوراوی ئەم کۆمەلگایە کە مامۆستانی وانەبێژە. هاوڕێ و هاوپیشەکانی شایەتی دڵسۆزی و بەخەمەوەبوونی مامۆستا کارۆخ دەدەن و دەڵێن زۆربەی کاتەکانی تەرخان کردووە بۆ چارەسەرکردنی گرفتەکان و سەرپەرشتیکردنی گردبوونەوەکانی مامۆستایانی وانەبێژ. من وەکو هاوڕێکی نزیکی مامۆستاکارۆکە لە وردەکار لە نزیکەوە لە ژیانی ئاگادارم هەموو چۆن دەڵێ ژیان و هەموو کار و کاسبی خۆی وەلا ناوە بە تایبەتی ئەماوێ بۆ چێشەکانی وانەبێژان بۆ چاسەکردنی چێشەکانی وانەبێژان و هەروە بێتەوە کە دوکانی هەیە و ئەویش ماڵ و منداڵی هەیە بەڵام دوکانەکە قوفلی لێداوە چۆن دەڵێ بەشەوان بە ڕۆژ لە هەموو شارەکان بۆ لە شوێنێک لایڤەکە بێیان بەرنامەیەکە بێت لە کەناڵەکە ڕاگەیاندن 16 بۆ 20 ساڵ ئێمە بەردەوام بووین لە خوێندن بە هەموو شێوەیەک تا خوێندنمان تەواو کردووە بۆ ئەوەی بگەین بە ماف بەڵام لە بەرامبەر ئەوەدا مافێکمانە سەر ڕای ئەوەش دوای خوێندنیش وا مامۆستامان هێت نزیک بۆ 16 ساڵە بۆ نزیک بۆ 16 ساڵە وانەبێژە تاکەی وانەبێژی. مامۆستایانی وانەبێژ لە بارودۆخێکی سەختدا ژیان بەسەر دەبن هەر وانەبێژە و خاوەنی چیرۆکێکی ناخەژێنە کە ڕەنگی داوەتەوە لەسەر خراپی بارودۆخی ژیانیان و دەڵێن پێویستە حکوومەت گوێیان لێ بگرێت و داواکاریەکانیان جێبەجێ بکات بۆ باشترکردنی بارودۆخی ژیانی مامۆستایانی وانەبێژ. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان تایبەت بە پەیامی ڕۆژ. باوەکاری هاوکارم دانیان نورەدین و هاوکارانم لە پەیام بەگەڵ بابەتەکانی ئەم ڕۆی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن ئینشەڵڵا جێگەی سوود و ڕەزامەندیەوەی عەزیز بوو بێت تا پرۆگرامێکی تر بەخواتان نسپێرین خواتان لەگەڵ.